خوشحالم لەوە کە لە دوای 20-25 ساڵەوە کە هاتکین بۆ شاری ئامێد پێم فرە خۆشە. بەهەرحاڵ شارێک فرە گەورەی لە کوڕە پێم خۆشە کە هاتکم بە ئێرە کۆنسەرت بم. هیوادارم کە ئەم کۆنسەرتە بتانین خاص ئیجرای بکەین و بۆ خەڵکی ئامێد باش بێت. خۆ ئێمە باوکمان خۆی موزیسیان بوو، چۆن دیسیپلینە خاصێکی چی بوو، چۆن خۆی نظامیش بوو، یعنی لەوانە بازنشست نظام بوو، کلاسێکی دانیاو لە کلاسە موسیقای دانیاو لە شاری سنە، ئەوە کە هەموو مناڵەکانی هاوردە ناو کار موسیقی کەمێکیش جددی بوو لە کاریە. ئێمەش حتا ئێمە لە مناڵگەل شاید خۆمانیش مەسڵ مناڵ بووین، حەزمان شاید نەکردای مەسڵ موسیقا فێر بین، وەلی ئەو وتی حتمما ئەشێ موسیقا فێر بن. ئەوە کە یەواش یەواش چۆن هەمومان موسیقا کارمانە کرد، ئەوە هەستە پێمان دەستیدا کە ئیتر حتمما ئەشێ لەبارە موسیقیە و تەفەکر بکەین و بڕین بۆ زانکۆ، بڕین بۆ دانشگا و کارگەلی تر بکەین. خۆ بە ئەوڵەوە کە ئێمە خۆمان خۆب کوردین و هەمووی موسیقای بۆمان یەکێکە، یعنی ئەوە یەکە فقط تایبەت بێ بە شاری سنە. موسیقی هەورامی هەست، موسیقی کرمانجی هەست، موسیقی هینێکی هەست، بە قووەتێکی هەست و ئەتانین لە بانیەوە کار بکەین. ئەوە کە ئێمە چۆن خۆمانیش لە تاران ئاچووگین لە زانکۆ، لە زانکۆ موسیقای ئێرانی فێر بگوین، موسیقای سنەتی ئێران فێر بگوین، هەم بەوە ئەتانین کار بکەین. لە ناو گروگەل بە ناو بانگێکی لە ئێرانە، بە ناو خانەندەگەل بە ناو بانگێکی لە ئێرانە بووگە کارمان کردگە و گروه هەیە شەیدا، گروه عارف، گروه دەستان، ئەمانە ناومانە کارمان کردگە. وەختی خۆمانیش کارمان کرد هەم موسیقای سنەتی ئەتانین کار بکەین، هەمێ چۆن خۆمان کوردین فرەتر بە کوردی کارمان کردگە. لە بارە ئەوە کە موسیقای سەمفۆنی و عیلمیە جەهانی کە کارمان کردگە، ئەوەسە کە هوشەنگ برای من یا ئەرسەلان تەحسیڵاتیان کردگە لەم زەمینە، لە ئیتالیا و لە ئەمریکا بووگەن تەحسیڵیان کردگە، چۆن ئەمەیشە فێر بووگەن، ئیسا هاتن تێکەڵیان کردگە تەک موسیقی کوردیە و توانیگەیانە کە فەزایەک دروستکەن لە موسیقای عیلمیە جەهانی کە تاموبۆی کوردی بە. خۆ لەم نۆع موسیقیە هەم قدرەت نەوازندگی و قدرەت خەلاقیەتی هەست، یعنی ئەشێ بتبێ یەکەوە ئینکە ڕیشەت بێت لە ئەو جێگا.